هەرچەندە پێشبینی دەکرا بەهۆی ئابڵوخەوز زاداراییەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بۆ سەر رووسیا ئابووری مۆسکۆ تووشی داڕوخان ببێت و پاشەکشە بکات، بەڵام پێچەوانی پێشبینیەکان ئامارەکان گەشەکردنی ئابووری ئەو وڵاتە نیشان دەدەن. ناوەندی لێکۆڵینەوەی وزە و هەوای پاک کریا کە بنکەکەی لا فینلەندایە و لا هەریەکە لە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپادا کار دەکات، شیکارێکی بڵاو کردوتەوە تیایدا هاتووە بەرزترین داتی سوتەمەنی بە بەردبووەکانی رووسیا لە هەناردەکردنی نەوتی خەودا کە گەیشتووەتە 76 ملیار یۆرۆ و داتی گازی سروشتیش گەیشتووەتە 35 ملیار یۆرۆ. لاوری میلیڤیترا سەرۆکی ڕاوەکارانی بنکەی لێکۆڵینەوەی وزە و هەوای پاک ڕایگەاندووە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بە بەردبوو وێڕای کەمبوونەوەی ئاستی هەناردەکردن بەواتە دێت رووسیا هێشتا ژمارەی پێوانەی تۆمار دەکات لە داهاتی سوتەمەنیە بە بەردبووەکان. شیکارێکی بنکەی کریا تیایدا هاتووە لە ماوەی ئەو 6 مانگەی رووسیا جەنگی بەرامبەر ئۆکرانیا هەڵگەیساندووە وڵاتە 158 ملیار یۆرۆی لە هەناردەکردنی نەوت و گاز و خەڵوز دەستکەوتووە باهۆی ئەوەی کە لەو 6 مانگەدا نرخی سوتەمەنی بە بەردبوو گەیشتووەتە ژمارەی پێوانەیی. رووسیا شوێڕای کەمبوونەوەی ئاستی هەناردەکردن بەڵام لە قازانجدا ژمارەی پێوانەی تۆمار کردووە. هەرچەندە ئەو سزانەی یەکێتی ئەوروپا بەسەر نەوتی رووسیادا سەپاندوونی هێشتا کاریگەریەکانی دەرنەکەوتون، بەڵام هاوردەکردنی نەوتی رووسیا لالان یەکێتی ئەوروپاوە لە سەدا 17 کەمی کردووە. چاوەڕوان دەکرێت لەگەڵ جێبەجێکردنی سزاکان بۆ گەمار و خستنە سەر نەوتی رووسیا هاوردەکردنی نەوت لە سەدا 90 کەم بکات. باپی خەمڵانەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا رووسیا زیاتر لە 100 ملیار یۆرۆی لە جەنگی ئۆکرانیادا خەرج کردووە، بەڵام ئامارەکانی داهاتی رووسیا لە ڕێگەی هەناردەکردنی سوتەمەنی بە بەردبووە گەیشتووەتە 158 ملیار یۆرۆ. بەم پێش تەنها لەم بازرگانیەدا رووسیا ئەوەندە و نیوی خەرجی جەنگەکە پەیدای کردوتەوە. لە ماوەی ئەو 6 مانگەدا زیادبوونی هەناردەکردنی نەوتی رووسیا لە بەرزترین ئاسدا بۆ هێندستان و چین و ئیمارات و میسر و تورکیا بووە کە بەپێی سایتی سکای نیوز بارپرسێکی کرملن ئەو وڵاتانەی بە دۆستی رووسیا ناو بردووە. سکای نیوز لە وەزارەتی دارایی رووسیا و گواستوێتیەوە تەنها لە ماوەی مانگی ڕابردوودا رووسیا بە بڕی 403 ملیار ڕۆبڵ کاوتە لەگەڵ 6 ملیار و 650 ملیۆن دۆلار نەوتی خاوی فرۆشتووە کە ئەمەش بە داهاتێکی خەیاڵی دادەندرێت لە مێژووی هەناردەی وزەی ئەو وڵاتەدا.